سڵاوتان لێ بێ و کاتتان باش خۆشحاڵم لە گەرما و گەرم لە خزمەتتان ئابم بەڕێزان ئەم شەو لەگەڵ وەزیری کشتتوکاڵ و سەرچاوەکان یاوی حکومەت هێرێمی کوردستان بەڕێز بێگەر تاڵەبانی بەرنامەی گەرما و گەرم پێشکەشەکەین دیارە لە دوای پێگەیشتنی بەرهەمی میوەی جوتیاران و کۆمەڵێک بابەتی دیکەی تایبەت بە کشتتوکاڵ لە هەرێمی کوردستان قسە هەیە پرسیار هەیە و وەڵامی جددیش هەیە لەلایەن وەزارەتەوە ئەمانەوێ هەم پرسیارە جددیەکانی ئێوە هەم خاڵە جددیەکانی ئێوە بگەێنین بە وەزیری کشتتوکاڵ و هەمیش جوابە جددیەکان و پلان و بەرنامەکانی ئەوان بگەێنین بە ئێوەی بینەر و بە جوتیارانی هەرێمی کوردستان لەوەتی حکوومەت هێرێمی کوردستان هەیە تاوەکو ئەم ساتەی من بەرنامە لەگەڵ وەزیری کشتتوکاڵ دەکەم هەمیشە و ساڵانە گرفت هەبوو بۆ بەرهەمی جوتیاران زیادەی بەرهەمی جوتیاران فەرزکردنی بەرهەمی دەرەکی بەسەر بەرهەمی ناوخۆیی پارەنەکردنی بەرهەمی جوتیاران ئەمانە گرفتێکن هەموو ساڵێک لەم کاتەیە جێی قسە لەسەرکردن و باسکردنە بۆیە دەمانێت بزانین ئەمە تاقی بەردەوامە بێ و پلانی وەزارەتی کشتتوکاڵ بۆ ئەم بابەتە چییە دەمانێت بزانین دوای ساڵێک لە دەست بەکاربوونی کابینەی نوێ لە حکوومەت هێرێمی کوردستان بیرکردنەوەی ئەم کابینەیە بەرامبەر بە کەرتی کشتتوکاڵ چییە ئەوەی لە سەرەتای کابینەکە و لە کارنامەکەی کە سەرۆکوەزیران خوێندێ و باسی لە کەرتی کشتتوکاڵ کرد لە ماوەی ئەم ساڵەیە چ جددیەتێک بۆ کەرتی کشتتوکاڵ هەیە و چۆن دەیانەوە و کەرتە ببوژێنەوە و چۆن دەیانەوێ یعنی شانبەشانی کەرتی پیشەسازی و کەرتی وزە و ئەمانە بێوێ خزمەتێک بە ژێرخانی ئابووری و هەلی کار و داهات لە هەرێمی کوردستان بکات دەکرێت ئێمە ئەم پلانەمان هەبێ ئایا لە ئەرزی واقعی کوردستاندا جێبەجێ دەبێ یان ئەمانە هەمووی بەداخەوە دەڵێم وەکو کابینەکانی ڕابردوو تەنها قسە بووە و نەچۆتە بواری جێبەجێکردنەوە یان بە ڕێژەیەکی کەم جێبەجێ بووە و دواتر بەهۆی هەر هۆکارێکەوە بێ ئەم کەرتە پشتگوێ خراوە لەگەڵ بەڕێز بێگەر تاڵەبانی وەزیری کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو کە ڕاستەوخۆ لە هەولێرە و لەگەڵمانە گفتوگۆکان دەست پێکەین هەواڵ بێگەر بەخێر بی بۆ بەرنامەی گەرما و گەرم سواس کە لەگەڵمان دەبی پرسیاری یەکەم دەمەوێت لەوە دەست پێ بکەم ینی ئەو بابەتی کە زۆر گرنگە دڵنیام خۆشت دەتەوێت ڕوونکردنەوەی لەسەربەی بابەتی تەماتە و ئاوی تەماتەکەیە بۆ ئەم بابەتە وای لێکرا ئەوەی کە تۆ وتت بابەتێکی ئەکادیمی نەبوو یان لێکدانەوەی هەڵی بۆ دەکەن خۆ هەر ئەو قسەی کە تۆ وتت هەندێک لە خاوەن کارگەکانی ئاوی تەماتە لە کوردستان گەر هەڵە نەبم ئەوەی مەخمور یعنی هەمان قسەی جەنابتی کرد و وتیە ئەو تەماتەیە بەو جۆرە ناکرێت کاری لەگەڵا بکرێت دەبێت تۆکەی بگۆڕدرێ بەرهەمەکە بگۆڕدرێ بۆی بتوانین ئاوتەماتێکی باش دروست بکەین دەتەوێت ڕوونکردنەوەی زیاتر بی لەسەرەمە دەتەوێت بڵی بۆ ئەم بابەتەوای لێکرا بەڵێ زۆر سوپاس کاگەرم سوپاس بۆ تەلەڤیزیۆنی گەلی کوردستان بۆ ئەم دەرفەتە لە ڕاستیدا پێم خۆش بوو لەو پرسیارەوە دەست پێکرد چونکە خۆت ئاگاداری ینی لە هەفتەی ڕابردوو بەداخەوە قسەیەکی من دەکرێت بڵێم کە قسەی من نەبوو لە ڕاستیدا بەڵام من قسەکە بە شێوازێک گەیاندم کە لەوانەیە هی کۆمەڵە خەڵکی هەم ئەکادمی هەم ئەو کارگانەی کە کارگەی دۆشاوی تەماتەن و چەندین ساڵە لە هەرێمی کوردستان بوونیان هەیە بەڵام نەیانتوانیوە کار بکەن و چەندین ساڵە لە کار کەوتون ئێمە وەکو وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو بە تموحی ئەوەی کە ببینە هۆکاری ساختکردنەوەی بەرهەمی جوتیاران دیارە لەگەڵ کارگەکانی دۆشاوی تەماتە قسەمان کرد بۆ ئەوەی کە دەرفەت بڕەخسێنین تاوەکو بەرهەمەکانی جوتیاران لە ئەم ساڵدا هەم وەربگرنەوە هەم ساغ بکەنەوە پێم خۆشە بە زمانێکی سادە و قسەیە بکەم دوای ئەوەی کە قسەمان لەگەڵکردن چ ئەو کارگانەی کە لە ناوخۆی هەرێمی کوردستان هەن یاخود بەشێک لەو کۆمپانیانەی کە دەیانەوێت لە بواری بڵین بەرهەمهێنانی دۆشاوی تەماتە لە هەرێمی کوردستاندا کار بکەن هاتوونەتە وەزارەت لەگەڵ ئێمە قسەیان کردووە یەکەم قسەیان ئەوە بووە کە ئەوان ناتوانن ئەم بڵین تەماتەیە بەکار بهێنن لە ناو کارگەکانیاندا لە بەرەوەی ئەم تەماتەیەکە کە بۆ خواردن بەکاردەهێنرێ بۆ وشکردنەوە بەکاردەهێنرێ بۆ ینی بە کورت و مختصەریەکەی ئێمە لە ڕابردوودا مەسەلەن هەر یەکەمان لە ناو خانەوادە و خێزانەکانی خۆماندا حتمما دۆشاوی تەماتەمان کردووە بۆ شێوازە خۆرماڵی و خۆڕسکەی کە لە کوردەواری خۆماندا باو بووەوە منیش لە ناو خێزانەکەی خۆماندا بە هەمان شێوە دایکم و کەس و کارەکەم و خێزانەکەم بۆ خۆشم یارمەتی دەربوومە بۆ ئەوەی ئەو دۆشاوی تەماتەیی خۆماڵی خۆمان بکەینە دۆشاوی تەماتە بە شێوازێک کە هەم لە ڕووی کوالەتیەوە هەم لە ڕووی تام و چێژی شەوە جیاوازێکی زۆری هەیە لەگەڵەوەی کە
تۆ لە ناو بازار و کوالیتیەکەشی نازانی چۆنە ینی دەیکڕی. بەڵام یەکێک لە گرفتە ئەساسیەکان کە لە ڕووی علمیەوە دیارە کارگەکان خۆیان باشتر دەیزانن ئەویش ئەوەیە کە دەوترێت ئەو تەماتەیە کە بۆ دۆشاوی تەماتە دەست دەدات شێوازێکی ترە کە لە هەرێمی کوردستاندا دەکرێت بڵێم بەڕێژەیەکی کەم هەیە. بۆیە داوایان لە ئێمە کرد کە ئێمە بنەتووی تەماتەکە بۆ ساڵی ئایندە بتوانین هاوکاریان بکەین بۆ ئەوەی بۆیان بگۆڕین و بۆ ئەوەی کە ئەوانیش بتوانن عقد لەگەڵ گرێبەز لەگەڵ جوتیارەکان بکەن و جۆری تەماتەکە وەرگرنەوە. ئەوەی کە بۆ من ناخۆش بوو لە ڕاستیدا چونکە من بۆ خۆم لە یەکەم ڕۆژی دەست بەکاربوونم لە وەزارەتی کشت و کاڵ یەکێک بوومە لەو کەسانەی کە زۆر گرنگی و تایبەتمەندیەکی زۆر تایبەتم داوەتە بەرهەمی خۆماڵی و هەمیشە سەرسەختانە دیفاعم لە بەروبوومە خۆماڵیەکان کردووە و جەنابتان لەوانەیە شایەدی ئەوم بۆ بدەن لەگەڵ دەست بەکاربوونم کە ڕێژەیەکی زۆر ئەو کاتە بەرهەمی خۆماڵی خۆمان لە ناو بازاڕەکان بوو لە ساڵی پاردا بە تایبەتی تەماتەی ناوچەی پێنجوێن پێگەیشت بوو. من پێم وایە لە هەموو کابینەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی کشت و کاڵ یەکەم جار بوو قەدەغە لەسەر بەرهەمی تەماتە دابنێن. بەڕاستی پار بەرهەمی تەماتە هاوردەکردنی تەماتەمان قەدەغە کرد بۆ ئەوەی کە پاڵپشتی لە بەرهەمی ناوخۆی خۆمان بکەین. بەڵام دوای توێژینەوە بە دوواداچوونە علمیەکانمان و قسەکردن لەگەڵ کارگەکان بۆ ئەوی بتوانین ئەم بەرهەمە ساغکەینەوە وەکو دۆشاوی تەماتە یان هەر ئینتاجێکی دیکانە کە لە تەماتە دەتوانرێت بەرهەم بهێنرێ ئەومان پێ ڕاگەیەندرا کە ئێمە لە ئێستادا پێویستە بنەتووی ئەو تەماتەیە بگۆڕین تاوەکو بتوانرێ بە شێوازێک کە کارگەکان بۆ خۆیان وەک باسی لێوە دەکەن جەدوایەکی اقتصادی باشی هەبێ بۆیان چونکە باز لەوە دەکرا کە ینی کارگەکان بەو شێوازە باسی لێوە دەکەن کە من نامەوێت بچمە ناو تەفاسیل چکە ئەو لەوانەیە لە اختصاصی خۆیان بێ بەڵام ئەوانیش وەک چۆن مەسەلەن ئێمە پێمان خۆشە جوتیارانی خۆشەویستی کوردستان قازانجیان پێ ببڕێ لە بەرهەمەکانیان دیارە ئەوانی شێوازێک بڵاو کرایەوە کە دەکرێت بڵێم کرایە بڵێن مانشێتێک بە شێوازێک بۆ ئەوەی کە هەم لە کار و چالاکیەکانی ئێمە کەم بکەنەوە هەم لە دڵسۆزی ئێمە بۆ جوتیاران و بۆ بەرهەمە ناوخۆیەکانی خۆمان کەم بکەنەوە و خۆشتان بینیتان لە دوای ئەوەی کە ئەم هێرشە ناڕەوایە ئەنجام دراجا بەمەبەست بیان بێمەبەست بوو بێ چونکە من ناڵێم هەمووی بەمەبەست بووە بەڵام خەڵکانێک هەبوونە بەمەبەست ویستیان ئەم بابەتە زۆر گەورەکەن چ لە ناو سۆشیال میدیا و لە ناو ڕای گشتی خەڵکدا بەڵام خەڵکانێکی زۆری ئەکادمی پشتڕاستی ئەویان کردەوە کە ئێمە پێویستە ئەگەر کارگەکانی خۆمان بەگەڕ بخەینەوە دەبێ هاوکاری جوتیارەکانی خۆمان بین بە شێوازێکی تازە و بە پێدانی بنەتۆی تازە بۆ ئەوەی کە بتوانن بەرهەمەکانیان لە ناو کارگەکاندا ساغ بکەنەوە و بۆ ئەومە بەستەش من پێم خۆشە ئەو مژدەیە بە جوتیارانی خۆمان بدەم لە هەرێمی کوردستاندا ئێمە ئەمساڵ بەڕاستەوە خۆکەوتینە سەر توێژینەوە بەڕێبەرایەتی توێژینەوەکانی خۆمان لە زۆربەی ناوچەکانی هەرێمی کوردستان داچاندنمان کردووە بۆ ئەو بنەتۆیی کە بۆ دۆشاوی تەماتە دەبێ خۆتان دەزانن لە ڕووی علمیەوە پێویستە 3 مەوسیم ئینتاجی خۆی بدا بەڵام ئێمە بۆ ئەوەی کە داعمی جوتیارەکانی خۆمان بکەین هەوڵ دەدەین ئینشاءالله بۆ ساڵی ئایندە ئەم بنەتۆیە بخەینە بەردەستی جوتیاران و پاڵپشتی جوتیارانی پێ بکەین. زۆر باشە دەستت خۆش بێ وەکو خۆت باست کرد یعنی ئێوە وە کابینەکەی حکوومەتی هەرێمی کوردستان ماوەی ساڵێکە هەیە ئێستا وردە ینی ئەو میدیانی کە دەیانەوێت گرنگی بە کارنامە و بەرنامەی حکوومەت دەدەن دەیانوێت هەڵسەنگاندنێک بۆ ئەم ساڵی کاری حکوومەتی هەرێمی کوردستان بکەن دەمەوێت لە کەرتی کشت و کاڵتا ینی تۆ خۆت باسی بکەی چی هەیە شانازی پێ بکەی لە ماوەی ئەم ساڵەیە دەتەوێت بڵێ چیم کردووە و پرسیارەکەی لە سوۆسیال میدیا 4-5 جارەوە دێتەوە بەرچاوم لە پەیجی گەلی کوردستان دەڵێ لە سەرەتای دەست بەکاربوونیا زۆر دڵمان پێی خۆش بوو وەزیرێکی ئەکتیڤ خەڵکی جیاوازی دەبینی و پلان و بەرنامەی جیاوازی هەبوو و هەندێک قەدەغەکردن و نووسراوی تایبەتی هەبوو کە پێشتر لە کابینەکانی تر نەمان دەبینی بەڵام ئێستا کەمترە ئەو چالاکیانە ئەو جم و جۆڵانە کەواتە هەم لەسەر ئەوەی کە خۆت شانازی بە چیوە دەکەی لە ماوەی ئەم ساڵەدا کە کردوتە و هەم جوابی ئەو پرسیارەش بیتەوە. لە ڕاستیدا کاگ ئارام من بە هیچ جۆرێک پاشەکشەم لە شێوازی کارکردنی خۆم چۆن سەرەتا دەستم پێ کردووە تاوەکو ئێستا هیچ پاشەکشەیەکم نەکردووە
بەڵام ڕاستە ئێمە ساڵێکە دەست بەکار بووینە خۆتان دەزانن لە ناوەڕاستی ئەم ساڵەدا ئێمە دووچاری دۆخێکی تەندروستی نەخوازرا و بووینەوە کە نەخۆشی کۆرۆنا بەرۆکی هەرێمی کوردستانی گرتووە بەداخەوە و کەرەنتینە و قەدەغەی هاتوچۆی نێوان پارێزگاکان و پارێزگاریکردن یاخود پابندبوون بە ڕێنمایە تەندروستیەکان وای کردووە کە نتوانین وەکو جاران هەم بڵین چالاکیەکانمان ڕاستەوخۆ بۆ ناو خەڵک بێ و هەم بڵین دەوام نەکردن یاخود داخستنی دەوامی فەرمانگەکانی حکوومەت یەکێکی دیکانەیە لە هۆکارانەی کە ئێمە لە ئێستادا وەکو پێویست نەتوانین سەردانی ناوچە جیاجیاکان بکەین. بەڵام من پێم خۆشە ئەوە بڵێم ئێمە لە سەرەتای دەست بەکاربوونماندا لەم کابینەیە من وەکو خۆم وەکو وەزارەتی کشت و کاڵ لە ڕاستیدا بەر لە هەموو شتێک لەوە دەستم پێکرد کە ئێمە مەفروزە کۆمەڵە گۆڕانکاری ڕیشەیی بکەین لە شێوازی کارکردن و هەمواری ئەو پرۆژەیە سەیانە بکەینەوە کە بربەستی گەورە یاخود ڕۆتیناتی گەورەی هێناوەتە ئاراوە لە ناو سیستم و کاریکردنی وەزارەتەکەدا. بۆ ئەو مەبەستە ئێمە هەم ڕێنمایەکانی وەزارەتمان هەمووی هەموار کردەوە، هەم کۆمەڵێک پرۆژە یاسای زۆر گرنگ لەسەر بابەتی زەوی و زار، لەسەر ڕێخستنەوەی ئالوەکان، لەسەر ڕەخساندنی هەلیکار. ئێستاوە دوای ئەوەی کە پەسەند کراوە لە ئەنجومەنی وەزیرانە ئومێد دەکەم پەرلەمانیش ماوەیەکی درێژ کردوتەوە لە 1-2 هەفتەی داهاتوو بچێتە پەرلەمان بۆی کە ئێمە بتوانین لە ناو پەرلەمانی کوردستانیشدا ئەو پرۆژە یاسایانە پەسەند بکەین و خزمەتی خەڵکی خۆمانی پێ بکەین. جگەلەوە من لە ڕاستیدا بکووتم ینی ئەوەت مایەوەی 5 مانگە خۆتان دەزانن دۆخی تەندروستی چۆنە، بەڵام لە سەرەتای دەست بەکاربوونمە من پێم خۆشە لێرەوە هەر لە ڕێگەی ئەم کەناڵە جوانەوە مژدەیەکی خۆش بدەمە خەڵکی کوردستان، ئەویش ئەوەیە ئێمە هەوڵێکی زۆر جدیماندا بۆ دامەزراندنی کۆمەڵێک پرۆژەی ئەستراتیجی لە هەرێمی کوردستاندا. ئەو پرۆژانەی کە لە مەجای وەبەرهێناندا دەکرێت بڵێم سەدان هەلیکار دەڕەخسێنن، بەڵام خۆشتان دەزانن تا ئەو پرۆژانە مۆڵەت بە تەواوەتی وەردەگرێت تاوەکو دەست بە دامەزراندنی کارگەکان دەکرێت. ئەنجا دوای ئەوە لەوانەیە ساڵ و نیوەی تری پێ بچێت لە ڕاستیدا بۆ ئەوەی کە بتوانین ئێمە هەم پرۆژەکان بکەونە کار و بەرهەمی جوتیاران وەربگرنەوە، هەمیش ئەو دەستیکاری کە خواستمانە بیخەینە سەریان و دایان بمەزرێنین. من پێم خۆشە کۆمەڵێک لەو کارانە ئاماژە پێ بدەم یاخود ئەو پرۆژە استراتیجیانەی کە کارمان لەسەر کردوون. ئێوە دەزانن یەکێک لە بەرهەمە سەرەکیەکانی هەرە سەرەکیەکانی هەرێمی کوردستان گەنمە کە ساڵانە بە ڕێژەیەکی زۆر بە خۆشحاڵیەوە جوتیارانی خۆمان داچاندنی بۆ دەکەنەوە ڕووبەرێکی فراوانی زەوی کشت و کاڵی لە هەرێمی کوردستاندا بە گەنم و جۆ دادەچێندرێ و بۆ ئەو مەبەستەش ئێمە لە ساڵانی ڕابردوو حکوومەتی عێراق تاوەکو ساڵی 2014 بە شێوازێکی گشتی هەموو بەرهەمەکەی وەردەگرتەوە، بەڵام وردە گرفت و کێشە و مەشاکلێکی زۆر دروست بوو لە بەردەم شێوازی وەرگرتنی گەرمی جوتیاران کە ئەو بڕێکە بۆ هەرێمی کوردستان دیاری کراوە بە بەراورد بەوەی کە بە جوتیارانی ناوەڕاست و خواروی عێراق زۆر کەمە و بە بەراورد بە ڕێژەی داچاندنی بڵێن گەنم لە هەرێمی کوردستان و ڕووبەری زاوی داچێنرا و زۆر کەمە. ئێمە ئیمساڵ دوای دەیان بڵێن تەکلیف و سەردانی خۆمان بۆ بەغا و دانانی نوێنەر لەگەڵ وەزارەتی زراعی عێراق و بە بەردەوامی پەیوەندی ئێمە لەگەڵ وەزارەتی زراعە و لەگەڵ ئەنجومەنی وەزیران و وەزارەتی دارایی لەگەڵ پەرلەمانتارەکانی خۆمان لە بەغا ئەنجا توانیمان نزیکەی 50,000 تەن گەنم زیادکەین بۆ سەرکۆی ئەو ڕێژەی کە لە ساڵانی ڕابردوو وەردەگیرا کە ئیمساڵ 390,000 تەن وەردەگیرێ. ئەوەی ئێمە کردمان لە سەرەتای دەست بەکاربوونی ئەم کابینەیە ئێمە پرۆژەیەکمان بردە بەردەمی ئەنجومەنی وەزیران بۆ ئەوەی هەرێمی کوردستان هیچی تر لە ڕاستیدا نە ئاردی سفر کە بەکار دەهێنرێت لە نانەوەخانە و ینی شیرنی خانەکان نە ئەو بڵێن ئەو ئاردەی کە بە شێوازێکی گشتی لە ناو بازاڕەکانی هەرێمی کوردستان بۆ هەموو بابەتەکان بەکار دەهێنرێت کە پێی دەوترێت ئاردی سفری دەرەجەیەک و هەموو منتوجاتی گەنمیش کە دەرئەنجامی گەنمی خشن کە بۆ ساوار و بڕوێش و بەرهەمەکانی دیکانەی گەنم بەکار دەهێنرێت کە لە ساڵانی ڕابردوودا بە حکمی ئەوەی کە عێراق وەری نەدەگرتەوە جوتیاری ئێمە نەیدەچاند. ئێستا ئێمە ینی وا بڕیار بوو ئیمساڵ پرۆژەکە بکەوێتە کار، بەڵام بە حکمی کۆرۆنا تەخیر بوو، بەڵام بە خۆشحاڵیەوە ئێستا گەیشتوینەتە قۆناغی گرێبەستکردن لەگەڵ 3 کۆمپانیا لەسەر ئاستی هەرێمی کوردستان بە دامەزراندنی 3 بڵێن کارگەی زۆر گەورە کە هەم ئاردی سفر هەم منتوجاتی گەنم بە هەموو بەشەکانیەوە هەم بڵێن پاکەتکردنی بەرهەمەکان و خستنە بازاڕەوە کە کۆمپانیای بە بازارکردنیش دەبن
دای دەمەزرێنین ئینشاءڵڵا لە ئایندەیەکی نزیکدا ئەم گرێبەستەکە حازرە موافقەتی ئەنجومەنی وەزیرانی هەیە تەنها ماوە واژۆ لەسەر گرێبەستەکە بکرێت کە من ئومێد دەکەم لە 2 هەفتەی داهاتوودا ئەم بابەتە یەکلایی بێتەوە و ئەوەی کە من دەمەوێت بیڵێم ئەوەیە کە ئێستا حکوومەتی عێراق 490,000 تەن وەردەگرێتەوە ببورن 390,000 تەن بەڵێ وەردەگرێتەوە ئێمە بۆ ساڵی ئایندا 500,000 تەن گەنم ئەو سێ کۆمپانیایە لە جوتیارانی هەرێمی کوردستان وەری دەگرێتەوە کە ئەمە دەبێتە وەرچەرخانێکی گەورە و بنەمایەکی گرنگی ئابووری لە هەرێمی کوردستاندا کە ئێمە بۆ ئایندا دەتوانین ئەو بەرهەمانەی کە لە گەنمەوە لە وڵاتانی دەرەوە لە وڵاتانی دراوسەی خۆمان دەیهێنینە ناو بازاڕەکان و دڵنیاژ نین لە جۆری کوالیتیەکەی ئەم سێ کۆمپانیای گەورە مکلفن بەوەی کە ئیکتیفای بازاڕی خۆمان بە تەواوەتی بکەن بۆ ئەو مەبەستە گرێبەستەکە بەو شێوەیە کە 500,000 تەن گەنم لە جوتیاران وەربگرنەوە و بۆ ئەو مەبەستەش وەزارەتی کشت و کاڵ ئێمە بەڵێنمان پێداون چ بنە تۆیەک ینی زەڕور بێ بۆ ئەو گەنمەی کە جوتیاران پێویستە دای بچێنن بۆ ئەو کۆمپانیایانە بە گرێبەستکردن لەگەڵ جوتیارەکان ئێمە ئامادەین کە بیهێنین بۆ هەرێمی کوردستان و لە هەمان کاتیشدا ینی بڵێن ئەو گرێبەستی کە ئەنجامی دەدەین لە نێوان جوتیارەکان و ئەو کۆمپانیانە بۆ ئەوەی کە بتوانین بەرهەمی جوتیارەکانمان ساغ بکەینەوە و حتمما خۆشتان دەزانن وەزارەتی کشت و کاڵ ئێمە ساڵانە هەر ئیم ساڵ 5,500 تەن بنەتۆی گەنممان تەوزیع کردووە بەسەر نزیکەی 4,500 جوتیاردا بە سعرێکی پاڵپشتی کراو کە بە نرخێکی زۆر کەم لە چاو ئەوەی کە لە بازار دەفرۆشرێ داومانەتە جوتیاران بەڵام ئومێد دەکەم بۆ ساڵی ئایندا بتوانین لە دەرەوەی ئەو گەنمەی کە عێراق وەری دەگرێ ئێمە 500,000 تەنی تن لەلایەن ئەو سێ کۆمپانیانەوە بۆ بڵێن بەرهەمەکانی گەنم بۆ ناو بازاڕەکانی هەرێمی کوردستان بەکار بهێنین و لە ئێستاشەوە لە ناو عەقدەکەش نووسیمانە کە حکوومەتی هەرێمی کوردستان مکلف دەبێت بەوەی کە باج بخاتە سەر بەرهەمی هاوردە بۆ ئەوەی کە ئینتاجی ئەو کۆمپانیا خۆماڵیانەی خۆمان لە ناو بازاڕەکانی هەرێمی کوردستاندا ساغ ببێتەوە جگە لەوە ئێمە مۆڵەتێکمان داوە بە کارگەیەکی گەورەی شەکر لە چەوەندەر کە ئەم کارگەیە دەبێتە یەکێک لە پرۆژە استراتیجیەکان ئەم کارگەیە لە دەڤەری ڕاپەڕیندا دەمەزرێندرێ عەفوم بکەن ئەوەی کارگەی گەنمەکان یەکێکیان لە سلێمانی دەبێ یەکێک لە هەولێر دەبێ یەکێک لە دوهۆک دەبێ کارگەی شەکرەکە لە دەڤەری ڕاپەڕین دەبێت کارگەیەکی گەورەی بەرهەمهێنانی شەکرە جگە لە شەکر هەموو ئەو موادە کحولیانەی کە بۆ پاکردنەوە بەکاردەهێنرێن لە پاشماوەی چەوەندەرەکە بەرهەم دەهێنرێ لەگەڵ ئەوەش لەگەڵ جۆرێک لە پەینی ئۆرگانی سائیل لە ناو پاشماوەی چەوەندەرەکە هەر عینەن کارگە ئینتاجی دەکات بۆ بازاڕەکانی هەرێمی کوردستان و بۆ دامی جوتیارانی خۆمان کە ئەمەش گرێبەست دەکرێت لەگەڵ نزیکەی 8,000 جوتیار لەسەر ئاستی کوردستان بۆ ئەوە داچاندنی چەوەندەر و بنەتۆی چەوەندەریان پێدەدرێ بۆ ئەوەی کە چەوەندەر بچێنن کە ئەمە دەبێتە وەرچەرخانێکی دیکانەی گەورە هەم بۆ ڕەخساندنی هەلیکار کە بە سەدان هەلیکارکاری تێدا دەکا و لە هەمان کاتیشدا دەکرێت بڵێن دەبێتە یەکێک لەو بەرهەمە خۆماڵیانەی کە ڕاستە و خۆ لە ڕێگەی وەزارەتی کشت و کاڵ و دەستەی وەبەرهێنانەوە بەیەکەوە بە تەنسیق و هەماهەنگی توانیومانە کە کارەکانیان بۆ ڕای بکەین جگەلەوە ئێمە کاگ ئارام لە نزیکەی 10 ساڵ بەر لە ئێستا کۆمەڵێک مەخزەنی گەورە لە ناوچەی گردەبۆر لە پارێزگای سلێمانی دروست کران ئەم مەخازنانە مەخازنی زۆر گەورە بوون بەڵام نزیکەی 10 ساڵ بەبێ ئەوەی کە بتوانرێ فەرمانبەرێکی بۆ دابمەزرێ بەبێ ئەوەی کە ستافێک هەبێ کە سەرپەرشتی بکە بە حکمیەوەی کە لە ڕابردوودا بڵێن کابینەکانی ڕابردوو نەیانتوانی وەکو پێویست ستافی بۆ دامەزرێنن و ئیدارەی بدەن لە ڕاستیدا بەشێکی زۆری مەخزنەکان دووچاری خراپبوون ببوونەوە و نەدەتواندراوەکو پێویست سوودیان لێ ببیندرێ دوای دەست بەکاربوونی ئێمە لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی کشت و کاڵی سلێمانی دوای ئەوەی کە پێشنیاریان کرد ئەم مەخزەنانە بەکرێ دەین ئێمە بڕیارماندا بەکرێ بدرێن بەڵام مەرجی ئێمە بۆ ئەو مەخزەنانە ئەوە بوو کە لە ڕاستیدا دەبێ هەر کۆمپانیایەک دەیگرێ یەکەم هەموو مەخزەنەکان بۆ وەرگرتنەوەی بەروبوومی ناوخۆیی خۆمان بەکار بهێنێ دووەم دەبێت کۆمەڵێک کارگەی تعلیب و دۆشاوی تەماتە و وشکردنەوە و پاکردنەوەی بەروبوومە خۆماڵیەکان دابمەزرێنێ و کارگەیەک بۆ لە بڵێن لە پاکەتنان یاخود تەغلیفکردنی بەرهەمە خۆماڵیەکان هەر لەو مەخازنانە دابمەزرێنێ و هەموو مەخازنە بەڕادەکانیش بۆ وەرگرتنەوەی بەرهەمی خۆماڵی بەکاربێنێ بەو مەرجە و لەگەڵ دامەزراندنی کۆمەڵێک
لە دەرچوانی کۆلێژەکانی کشت و کاڵ و ڤێرتەرنەری بۆ وەکو ڕەخساندنی هەلی کار لە قۆناغی یەکەمی دەست بەکاربوونی بڵێن دوای ئەوەی کە مەخازنەکانمان بەکرێدا کۆمپانیایەکە لە قۆناغی سەرەتایی دەست بەکاربوونی بە نزیکەی 3 ملیۆن دلار بەس بڵێن چاکردنەوەی کرد بۆ پرۆژەکە بۆی کە دووبارە بیخاتەوە گەڕ لەگەڵ ئەوەی کە کۆنتاکتی مباشری هەبوو لەگەڵ وەزارەتمان و بەڕێوەبەرایەتی گشتی کشت و کاڵی سلێمانی ئەوە بوو لە قۆناغی یەکەمدا نزیکەی 75 کەس لە ئێستادا دەورەکەیان تەواو کردووە وەرگیراون و بڕیار وایە تاوەکو 400 کەس لەم کۆگایانە دەست بەکار بکە ئەو 75 کەسە دەرچووی کۆلێژەکانی کشت و کاڵن بە پێی CV وەرگیراون و ئینشاءالله لە 1-2 هەفتەی ئایندە افتتاحی هەموو ئەو کارگانە دەکەین کە بڕیار وایە لەناو ئەم مەخزەنانە دەست بەکار بکەن و لە ئێستادا خەریکی وەرگرتنەوەی بەرهەمی جوتیارانە کە ئەمە دەبێتە یەکێک لە سەنتەرە گەورەکانی بە بازاڕکردنی بەرهەمی ناوخۆیی کە لە 2 هەفتەی ئایندەدا دەست بەکارەکانی خۆی دەکات. دووبارە ئەمەش دەڵێم قەرار وا بوو ئەمە زووتر دەست بەکارکە بۆی بەرهەمی ئەمساڵ وەربگرێتەوە بەڵام بەداخەوە دووبارە داخستنی فڕۆکەخانەکان و ڕێگاکان و هاتوچۆی نێوان وڵاتان گرفتێکی گەورەی بۆ دروستکردین لە گواستنەوەی ئەو کارگانە بۆ ناو هەرێمی کوردستان بەڵام ئێستا خەریکە وردە کارگەکان گەیشتون و ئەمڕۆ لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی کشت و کاڵی سلێمانی دیارە خاوەنی کۆمپانیایەکەەوە لەگەڵ ئێمەش قسەی کردووە کە لە 2 هەفتەی داهاتوودا افتتاحی بڵێن ئەم پرۆژە گەورەیە دەکەین کە دەبێت یەکێک لە پرۆژە گەورەکان و استراتیجیەکان هەم بۆ ساختکردنەوەی بەرهەمی ناوخۆیی هەم بۆ ڕەخساندنی هەلی کار و هەم بۆ بە بازاڕکردنیش چونکە کۆمپانیایکی گەورەی بە بازاڕکردن دەبێت جگەلەوە پێم خۆشە هەر بڵێم لە سنووری پارێزگای سلێمانیدا ئێمە مۆڵەتمان داوە بە دامەزراندنی پرۆژەیەکی گەورەی متەکاملی بەرهەمهێنانی هێلکە کە ڕۆژانە 1.5 ملیۆن هێلکە دەخاتە ناو بازاڕەکانی هەرێمی کوردستانەوە کە ئەمە یەکێک دەبێت لە پرۆژە گەورەکان و متەکامل دەبێت و هەموو بەشەکانی چێلگەکەی تێدا دەبێت و پرۆژەیەکی دیکانەی گاوداریمان هەیە لە ناوچەی یارانبەجی کە یەکێکە لە پرۆژە گەورەکانی کە مۆڵەتی پێدراوە لە مانگای شیری و دامەزراندنی کارگەی ئەلبان کە ئەمە یەکێکە لە پرۆژە گرنگەکان و ئینشاءالله لە ئایندەدا دەست بەکارەکانی خۆی دەکات و بە هەمان شێوە پرۆژەیەکی ترمان هەیە لە سنووری پارێزگای دهۆ کە پرۆژەی بەرهەمهێنانی 100,000 پەنجەماسیە بۆ ناو بڵێن ئەو پرۆژانەی کە ماسی بەخێو دەکەن لە هەرێمی کوردستاندا جگەلەوە پرۆژەیەکی ترمان هەیە کە ئەمیش هەر هێلکەیە بە توانای 500,000 هێلکە لە پارێزگای هەڵەبجە هەموو ئەمانە لە بڵێن لەو کاتێک کە ئێمە دەستمان بەکار کردووە مۆڵەتمان پێداوە سەرەڕای ئەوە ئێمە لە بواری ئاو لە ڕاستیدا نزیکەی 33 ملیار دینار لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە تەرخان کرا بۆ تەمویلی ئەو پرۆژانەی کە بەنداوی مامناوەندن و بەشێکی کارەکانیان تەواو بووە بۆ ئەوی دووبارە دەست بە کارەکانیان بکەنەوە جگەلەوە 178 پرۆژەی جۆرا و جۆر لە دوای دەست بەکاربوونی ئێمە لە هەموو بوارەکاندا چ پرۆژەی قارچێک چ پرۆژەی بڵێن پەلەوەری مریشک ماسی و پرۆژەی گاوداری 178 پرۆژە لە هەموو شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان مۆڵەتی پێدراوە کە ئەمە دەبێتە وەرچەرخانێکی گەورە دەکرێت بڵێم لە بواری وەبەرهێنان و لە بواری پیشەسازی کشت و کاڵی لە هەرێمی کوردستاندا من خۆم بە ئەنقەز نەویست قسەکانت پێ ببڕم دەقەم بژاردووە 9 دقەیە باسی دەستکەوتەکانی ساڵێکی وەزارەتی کشت و کاڵەکەی بە ئەنقەز نەمبڕی بەڕاستی ئەگەر مێشتا یعنی ڕەنگە بچیاتە 10 دقەش زیاتریش هەست دەکەم تەنها گرفتی بە بازارکردنی بەرهەمە کشت و کاڵەکان لە کوردستان نییە هەست دەکەم یعنی وەزارەتەکەت گرفتی بە بازارکردنی یعنی بەرهەمەکانی وەزارەتەکەی خۆشی هەیە بەڕاستی ئەو پرۆژانە جێ هەڵوەستە لە سەرکردن و بینین و ئەوەی یعنی خەڵک دەستخۆشی بکە هەرچەنە ئەمە بۆ پیاهەڵدان بە تۆ یان هەر کەسێکی تران نایکەم هەر وەزارەتێکی تر و هەر حزبێکی تر و هەر کەسێکی تر بۆیان قسەم دەکرد بەڕاستی چونکە من میدیاکارم بە ئینسافەوە قساکەم ئەو گرفتەش هەیە لای ئێوە هەستەکەم بە بازارکردنی بەرهەمەکانی خۆتان وەکو وەزارەت دەمێت هەندێک لەو شتانە ورد بکەینەوە هەندێک لەو شتانە شیتر بکەینەوە یعنی تۆ ساڵێکە وەزیری کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاوی لە هەرێمی کوردستان ئەو بودجەیی کە تاوەکو ئێستا لە کابینێک لە دوایەکان بۆ وەزارەتی کشت و کاڵ دانرابێن نەگەیشتۆتە سەدادە لە باشترین ئاستی خۆیە ئەم ساڵیش طبعاً ئەزانین کە ڤایرەسی کۆرۆنا و نەبوونی بودجە لە هەرێمی کوردستان کاریگەری گەورەی لەسەر ئەمە دروست کردووە بەدەر لەم بابەتە
بەرچاو دڕوونە گرفتەکانت چین لە بازارکردنی بەرهەمەکان لە یاسا و ڕێنماییەکان یعنی تۆ بەرچاوڕوونی دەزانی ئەگەر لە ڕووی دارایی و کارگێڕیەوە وەزارەتەکەت و خۆت دەستکراوەتر بن ئەتوانی هەنگاوی باشتر بنی کامە عەرقەلە زۆر گەورەکانن بۆ تۆ. من لە ڕاستیدا دەمەوێت ڕازگۆیانە ینی ئەو کێشە و گرفتانەی کە ڕوبەڕووی وەزارەتەکەی من دەبێتەوە بیخەمە بڵێن بەردیدەی خەڵکو و بۆی کە وازەح بێ یەکێک لە گرفتە هەرە سەرەکیەکان کە ڕوبەڕووی بڵێن ئەو کەسانە دەبێتەوە چ جوتیار چ خاوەنی کار و خاوەن پرۆژە کشت و کاڵیەکان یان ئەو کەسانەی کە سەرمایەدارن و ڕوو لە فەرمانگەکانی حکوومەت یاریێمی کوردستان دەکەن بۆی وەبەرهێنان لە بۆ نمونە لە بواری کشت و کاڵی یان هەر بوارێکی دیکەدا بکەن مەسەلەی ڕۆتینە لە ڕاستیدا بۆ ئەومە بەستە ئێمە هەنگاوی جددیمان نابڕاستی من بەش بە حاڵی خۆم جاری وا هەبوو پرۆژەیە کە دەهاتە وەزارەتەکەم ئێستاش وایە ئێستاش تا ڕادەیەک ماوە چونکە بەتەنها لە وەزارەتی من چارەسەر نابێ چکە پێویستمان بەوەیە کە قانونی دەستەی وەبەرهێنان بگۆڕین چکە خۆتان دەزانن پرۆژە گەورە استراتیزیەکان دەبێت لە دەستەی وەبەرهێنانەوە بڵین دەست بە مامەڵەکانیان و وەرگرتنی مۆڵەتەکانیان بکەن بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمە وەکو وەزارەتی کشت و کاڵ ئەو پەڕی کار ئاسانیمان کرد چکە بەشێکی زۆری ڕێنماییەکانی وەزارەتمان هەموار کردوێتەوە بۆ ئەوی کە کار ئاسانی بکەین من هەموو ئەو پرۆژانەی کە لەسەر وەزارەتەکەی خۆم ببوون بە ئەمری واقع و ئینتاجیان هەبوو بۆ بازاڕەکانی هەرێمی کوردستان و مۆڵەتیان پێ نەدرابوو بە بڕیاری ئەنجومەنی ڕاوێژکاری وەزارەت بڕیارماندا کە دەبێ مۆڵەتیان پێ بدرێ بۆی بە فەرمی مامەڵەیان لەگەڵ بکرێ و لەژێر چاودێری وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو بن ئێمە نزیکەی 23,000 خانووی پلاستیکیمان هەیە کاگ ئارام کە ئینتاجی بەروبوومی کشت و کاڵی سەوزۆمیەوە دەخەنەوە ناو بازاڕەکانی هەرێمی کوردستان بەڵام تاوەکو ئەو کاتەی کە من لەم کابینەیەدا مۆڵەتی فەرمیمان لە کۆبوونەوەیکی ئەنجومەنی ڕاوێژکاری بڕیارماندا مۆڵەتیان پێ بدەین مۆڵەتیان نەبووە لە ئەم خانووە پلاستیکیانە لە هەرێمی کوردستانداوە ئێستاژ یەکێک لە گرفتەکانیان ئەوەیە کە پێویستیان بەوەی خانوویەکی بچووک لە ناو خانووە پلاستیکیەکاندا دروست بکەن بۆ کاروبار و ڕایکردنی کارەکانی خۆیان ئێستا ئەوە سەرقاڵی ئەوەین لە ڕێگەی پرۆژە یاسایەکمان تەقدیم کردووە پەسەند کراوە لە ئەنجومەنی شورا و لە پەرلەمانەوە بتوانین ئەمەشیان بە یاسا بۆ ڕێکخۆین بۆ ئەوەی کە هیچ گرفتێکیان نەمێنێ لە هەمان کاتدا ئێمە یەکێکی دیکانە لەو ئەرکەیانی لەو کێشانەی کە ڕوبەڕوومان دەبێتەوە سەرڕای ئەوەی کە ڕۆتینەوە کووتم بەشێکی زۆری ئەو قوانینانەی کە لە وەزارەتی کشت و کاڵ کاری پێدەکرێت بۆ خۆی لەوانەیە گرفت و مەشاکلی زۆری دروست کرد بێ بە تایبەتی لە مەجای زەوی و زار و بۆیە ئێمە هاتین پرۆژە یاسای تازەمان نووسیوەتەوە و ئێستا لە ئەنجومەنی وەزیرانە تەنها پەسەندکردنی ماوە دووبارە ئەویش لە ئەنجومەنی شورا تەواو بووە نزیکەی 5 پرۆژە یاسامان لە ئەنجومەنی وەزیرانە دەچێتە پەرلەمان و ئومێد دەکەم بەمەش بتوانین وەرسەرخانێکی گەورە بۆ پاڵپشتی جوتیاران بۆ گرێبەستی کشت و کاڵی زەویەکانی کە ینی بڵێن گرێبەستی کشت و کاڵین بۆ بڵێن کۆمپلیتی ئەو زەویانەی کە تەجاوزیان کراوەتە سەرێ ئەنجا ئەو تەجاوزانە خۆتان دەزانن بەشێکی بە دروستکردنی باخۆڤیلایە بەشێکی بە دروستکردنی پرۆژەی کشت و کاڵیە بەشێکی بە دروستکردنی پرۆژەی ناکشت و کاڵیە هەموو ئەمانە کۆمەڵە پرۆژە یاسایەکی گرنگن لە ئەنجومەنی وەزیران کە من ئومێد دەکەم چارەسەریان کەین جگەلەوە گرفتێکی گەورەی تری وەزارەتەکەی من بەڕاستی نەبوونی بودجەیەکی دیاریکراوە بۆ پەرەپێدانی کەرتی کشت و کاڵ چونکە ئێمە جگە لە بودجەی تەشغیلی لە سەرەتای دەست بەکاربوونمانەوە هیچ بودجەیەکی تر لە بەردەستی وەزارەتی کشت و کاڵ نەبووە یعنی ئەوانەی کە کردومانە لە ڕاستیدا بەشێکی زۆری چ بە بڵین ئەو دەعمانەی کە لە ماوەی ئەو ساڵە کردومانە بۆ جوتیار لە کڕینی پەین و مادەی قڕکەر و لە پاڵپشتیکردنی خانووە پلاستیکیەکان بەدابینکردنی مەسەلەن نایلۆن و هەموو ئەمانە ینی دەکرێت بڵێم بە نووسراوی تایبەت بووە کە بە تەکلیف لە ڕێگەی ئەنجومەنی وەزیران و وەزارەتی مالیە کردومانە کە لە کاتێکدا ینی پەرەپێدانی کشت و کاڵ پێویستی بە بودجەیەکی دیاریکراوە کە وەکو جەنابەت ئاماژەت پێدا نابێت لە سەتادەی بودجەی گشتی میزانی عامی حکوومەت کەمتر بێ بۆ ئەوەی کە تۆ بتوانی ئەو هەنگاوانەی کە پێویستە بۆ پەرەپێدانی ئەم کەرتە بیهاوی بەڵام وەکو وتم ئێمە یەکێک لە گرفتە ئەساسیەکانمان ئەوە بووە کە بودجەیەکی تایبەتمان لە بەردەستدانە بۆ سەرڕای کۆمەڵک ئاستەنگ و گرفتی دیکانە کە من دەمەوێت بیڵم ئەویش ئەوەیە سەراحەت ئێستا بەشێکی زۆری فەرمانگەکانی ئێمە لە نەبوونی مەسەلەن بۆ نمونە دەستی ینی بڵێن ئەو فەرمانبەرانەی کە پێویستە کاری تێدا بکە ئەنجا چ ئەوانەی کە بۆ نمونە لە پێشووتردا تەقاعود بوونە ئێستا شوێنەکانیان پڕ ناکرێتەوە نەوە قسێکی زۆرمان هەیە یاخود لە نەمامگەکانمان بۆ ئەوەی کە بتوانین پەرە بە ئینتاجی نەمام و داری جوانکاری بۆ هەرێمی کوردستان بدەین کە من ئامارێکم لە بەردەستە بەس لە ئیمساڵدا دواتر دەیخەمە بەردەست
مەبەستان بە سەدان هەزار نەماممان داوەتە فەرمانگەکانی حکوومەت و نەمامی جوانکاریمان بەخشیوە بە وەکو وتم بە فەرمانگەکانی حکوومەت و ڕێکخراوەکان و بە ناوچەجیازیەکانی هەرێمی کوردستان لە پێناوی ئەوەی کە ژینگەیەکی بەڵێ بۆ نایفرۆشن یعنی ئەو بەرهەمانی کە هەیە ئەوی کە باسێکی نەمامشتەکان بۆ نایفرۆشن اینجا ئەو بڕیارانی کە وەزارەتی دارایی و ئەوانەش دەرێکا بۆ قەتیسکردنی دەسەڵاتە دارایەکان هەندێک جار لە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانەوە دەردەچێت لە چەند ڕۆژی ڕابردوودا بڕیارێکی دەرچوو ئەمانەش گرفتی بۆیەوە دروست کردووە هەندێک وەزارەت دەناڵێنێ بەدەسەم بابەتەوە خۆی لە سەرەتا بڵێ لە وەزارەتی مالیە لە وەزارەتی دارایی ڕۆتینێکی زۆر هەیە و ئەمنە قسەیە بۆیە بە ئاشکرا دەکەم چکە لەناو کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانیش باسمان کردووە جاری وا هەیە ئێمە بۆ نمونە بۆ پێداویستیە کە لە بواری بۆ نمونە تەڵقیحاتە یاخود لە بواری ڤێرتەرنەری ئەوەی کە بەڕێبەرایەتی گشتی سامانی ئاژەڵ و ڤێرتەرنەریمان پێویستی پێیەتی لە مەوسیمی کوتانی مەسەلەن ئاژەڵ و پەلەوەر و ئەوانە ئەو بودجەی کە پێویستە لەو وادەیەدا لە بەردەستت دابێت لە بەردەستت دانیە کتابێک کە دەکەی بۆ نمونە بۆ وەزارەتی مالیە 2 مانگ 3 مانگ دەمێنێتەوە تا ئەو کاتێک کە تۆ ئەوەی بەو بڕەپارەی کە داوات کردووە دەگاتە دەستت وا دەکەی مەوسیمی تەڵقیحات و بۆ نمونە ئەو هەڵمەتەی کە پێویستە ئەنجامی بدەی بەسەر دەچێت یعنی ئەوەیە کە لە گرفتە گەورەکانمان وەکوتم کە ڕۆتینێکی زۆر لە ناو کاروباری بڵین وەزارەتەکەدا هەیە و ئەمە نەک بۆ ئێمە وەکو وەزارەتی کشتوکاڵ بۆ باقی وەزارەتەکانی دیکانش گرفتێکی گەورەی دروست کردووە و من دەمێ ئەوەش بڵێم یعنی ئێمە وەکو وەزارەتی کشتوکاڵ خۆتان دەزانن بەشێکی زۆری ئەو بەرهەمانەی کە هاوردە دەکرێنە ناو بازاڕەکانی هەرێمی کوردستان بەشێکی زۆریان بەرهەمی کشتوکاڵین و بازیان لەسرە ینی باز دەدەن ناو بڵێن کاتێتە ناو بازاڕەکانی هەرێمەوە ئەو باجە هیچی ناگەڕێتەوە بە وەزارەتی کشتوکاڵ دەچێتەوە خەزیێنەی گشتی یعنی ئەو یەکێکە لە گرفتەکان کە دەبوایە بەشێک لەو باج و ڕسوماتانەی کە لە ئەنجامی کاری ئەو وەزارەتە وەردەگیرێ بگەڕابایەوە بۆ پەرەپێدانی کەرتی کشتوکاڵ کە ئێمە بە فەرمی ئێستا داوامان کردووە لە زمانی ئەو پرۆژه یاسایانی کە ینی پێشکەشمان کردووە داوامان کردووە ئەو داهاتانە بەشێکی بگەڕێتەوە بۆ ئەوەی کە بتوانین پەرە بە کەرتی کشتوکاڵ بدەین باشە هەندێک پرسیاری خەڵک تایبەت بە عەلوەکان هاتووە یعنی ئەڵێن بەشێک لە گرفتەکانی ساغ نەبوونەوەی بەرهەم و پارە نەکردنی بەرهەمەکانی جوتیاران عەلوەکانن یعنی عەلوەکان لە بینی سەرپەرشتیکردنی لەلایەن شارەوانی و کشتوکاڵەوە ئەمەش دیسانە و گرفتی بۆ جوتیاران دروست کردووە هەندێک بەرهەم ناچێتە عەلوەکان تاوەکو ئێستا یعنی لە بینی 500 و 250 دینار پارەکەی کەم و زیادەکا لە کاتی پێگەیشتنی بەرهەمەکانیان گوێز بە نمونە ئەمە چۆن چارەسەر دەکرێت ئێوە دەسەڵاتان بەسەر عەلوەکانە هەیە ڕێنمایەکانیان بگۆڕن یان دیسانەوە دەبێ وەکوانی پێشتر باست کرد یاسا دروستکەنەوە و داڕێشتنەوە و پێشنیارکەنەوە بچێتەوە پەرلەمان و پەرلەمان پەسەندی کا و ئەو شیردا بۆ داپیردایی کە هەیە وڵا ئومێد دەکەم شیردا بۆ داپیردان نەبێت کاگارم چکە ئێمە یاسایەکەمان حازر کردووە بەڕاستی عەلوەکان خۆتان دەزانن لەژێر بڵین لە زمانی سەلاحیەتی وەزارەتی شارەوانی نەک ئێمە بەڵام بەڕاستی دەبوایە ئەمە لە ئەساسدا لەژێر دەسەڵاتی وەزارەتی کشتوکاڵبان لەبەرەوەی ئەو بەرهەمانەی کە لە ناو عەلوەکاندا ساغ دەکرێتەوە و گەورەترین کێشەی جوتیار ئەوەیە کە بە سعرێک بەرهەمەکەی خۆی لە ناو عەلوە ساغ دەکاتەوە بەڵام لە عەلوەوە بۆ ئەو دوکانێک کە دەیفرۆشێ بە خەڵکی بڵێن بە خەڵک یاخود بەکارهێنەر ئەوە ینی بڵێن جیاوازیەکی زۆر لە بڵێن نرخەکەدا هەیە جوتیار بە نرخێک دەیدا بەڵام کڕیار بە نرخێکی دیکە لە دوکانی ناو بازاڕ و مارکێتەکان دەیکڕێ کە 2 بەرامبەر یا 3 بەرامبەر بەو نرخەیە لە جوتیار کڕدراوە ئێمە بۆ مەبەستە بەڵێ پرۆژه یاسامان ئێستا لە ئەنجومەنی وەزیرانە خۆشبەختانە ئەویش لە ئەنجومەنی شورا پەسەند کراوە کە بڵێن سیستم و میکانیزمی عەلوەکانمان ڕێک خستۆتەوە کە بە شێوازێکی زۆر مۆدێرن بە بوونی مختبەراتی پێویست لە ناو عەلوەکاندا بۆ ئەوەی کە فحوساتی تایبەت بۆ هەموو بەرهەمەکان بکرێت کە دەچێتە ناو بازاڕەوە و بۆ کۆنتڕۆڵکردنی عەلوەکان لە بڵێن کاتی پێگەیشتنی بەرهەمە ناوخۆیەکانی خۆمان بۆ ئەوەی کە بەرهەمی هاوردە داخڵی ناو عەلوەکان نەکرێ هەموو ئەمانە لە ناو پرۆژه یاساکەدا ڕێکمان خستۆتەوە هەرچەندە ئەمە لە ڕاستیدا ئەرکی وەزارەتی کشتوکاڵ نەبوو بەڵام لە پەرۆشیمان و پاڵپشتیکردنمان بۆ جوتیاران ئێمە لە سەرەتای دەست بەکاربوونمانەوە یەکەم ئەرکمان ئەوە بوو کە عەلوەکان ڕێکخینەوە بۆیە ئێستا پرۆژه یاسایەکەمان بە شێوازێکی زۆر مۆدێرن و بە شێوازێکی زۆر باش ئەوە لە ئەنجومەنی وەزیرانە پەسەند بکرێت ئەویش بڕواتە پەرلەمان ئومێد دەکەم ئێمە بتوانین بەڕاستی لە 1-2 هەفتەی داهاتوو بینێرین و پەرلەمانی کوردستانیش هاوکارمان بێت دڵنیام کە هاوکارمان دەبن بۆ ئەوەی کە بە زووترین کات پەسەند بکرێت و بە سیستمێکی یەکگرت و هەموو عەلوەکانی هەرێمی کوردستان ڕێک بخرێتەوە کە پاڵپشتی جوتیاران بکات زۆر باشە
تایبەت بە بابەتی وەبەرهێنان لە کەرتی کشت و کاڵدا طبعاً تاوەکو ئێستا کابینە یەک لە دوایەکەکان نازان بۆم کابینێ دەمێت تۆ ڕوونکردنەوە بدەیت زۆربەی ئیحتیمامەکان بۆ کەرتی بیناسازی و پیشەسازی و وزە و ئەمانە بووە لە بواری وەبەرهێنانی کشت و کاڵیا کەم بووە هەرچەنە لە بەشێکی زۆر لە پرۆژەکانی کە باست کرد لە ماوەی ئەم ساڵەدا وەبەرهێنانیشی تیا بووە لەوە ئەوەی کە زۆر گرنگە ڕاکێشانی وەبەرهێنانی بیانیە بۆ ئەم بابەتە ئێوە گەشتێکتان کرد بۆ پۆلۆنیا گەر هەڵە نەبم نوێنەری ژووری بازرگانی سلێمانیشتان لەگەڵا بوو من ڕۆژی چوارشەممە لەگەڵ نوێنەرایەتی ژووری بازرگانی و پیشەسازی سلێمانیا ئاوە بەرنمەیەکم هەبوو باسی لەوە کرد کە ئێمە بەرنامە و پرۆژەی باشمان هەبووە لە بواری کەرتی کشت و کاڵیشدا بەڵام جۆمان لێ ناگرن هەتا نوێنەریان لەگەڵتانە هاتۆ بۆ پۆلۆنیا لەوێش هەندێک گفتوگۆتان کردو بەڵام دوای ئەو پەیوەندیەکان پچڕاون نەماون هەم جوابێک بۆ ئەو بابەتە هەمیش ڕاکێشانی وەبەرهێنی بیانی بۆ ناو هەرێمی کوردستان بە تایبەتی بۆ کەرتی کشت و کاڵ وەدانانی پلانێکی دیاریکراو بۆ ئەو بابەتە نەک هەر وەبەرهێنێک بە ئارەزوی خۆی لە بوارێکی کشت و کاڵدا دەست بەکارکردن بکە بەڵکو لەسەر ئەو پلان و بەرنامەیە بێت کە ئێوە دەتانەوێت بۆ ناوچە جیاوازەکان بەتاکیید سەردانەکەی ئێمە بۆ پۆڵۆنیا سەردانێکی زۆر زۆر گرنگ بوو و ئێمە ئێستا بۆ مانگی نۆژ دووبارە داوت کراوینەتەوە هەم ئەوانیش ئاماژەیان پێداوە هەم خۆشتان دەزانن دۆخەکە چۆنە لە ڕووی هاتوچۆ و بڵێن فڕۆکە خانەکان بەڵام سوودێکی زۆر زۆرمان بینی لە ئەزمموی ئەوان لە ڕاستیدا و بڕیاری ژوا بوو کە لەبین لە نێوان ئێمە و کۆمپانیەکانی ئەوان لە ئەزمموی بەرەو پێشچوونی ئەوان لە بواری وەبەرهێنانی کشت و کاڵی و پیشەسازی کشت و کاڵی وەربگرین لە ڕاستیدا بۆ ژووری بازرگانی هەرێمی کوردستان ئێمە پەیوەندیمان باشە لەگەڵیان و تەنانەت من دەمەوێت ڕاشکاوانە قسە بکەم یعنی بەشێکی کەمی سەرمایه‌دارانی هەرێمی کوردستان نەبێ هەست دەکەم باقی سەرمایه‌دارەکانی دیکانە لە مەسلەی وەبەرهێنان یاخود پیشەسازی کشت و کاڵی سڵ دەکەنەوە ترسیان هەیە یعنی لە ڕاستیدا ئەجینا ئێمە پەیوەندیمان باشە و ئەو پرۆژانەی کە ئێمە هەمانە لە سەرەتای دەست بەکاربوونمان ئێمە سەرجەم پرۆژەکانی وەبەرهێنان ئەوە بوو بینیتان خۆ لە پلانی وەبەرهێنانی هەرێمی کوردستاندا ڕاگەیەندرا بۆ ئەوەی کە هاندان بۆ وەبەرهێنانی ناوخۆیی بکرێ بەڵام وەکو وتم لە ڕاستیدا ڕێژەیەکی کەمی سەرمایه‌دارەکانی خۆمان نەبێت باقیەکەی دیکانە ئەوەندە متحەمیز نین تەنانەت ئێستا بۆ ئێمە بۆ پرۆژەی گەرمەکە لە ڕاستیدا لەگەڵ یەکێتی وەبەرهێنەران لەگەڵ ژووری بازرگانی کۆبووینەوە چەندین کۆبوونەوەمان بەیەکەوە ئەنجامدا داوامان لێکردن هەر کەسێک لەم مەجالەدا دەتوانێت وەبەرهێنان کە ئەمە پرۆژەیەکی استراتیجی گرنگە چۆن نەوەدیەکێک بوو لە سەرەتادا لەوانەیە زۆربەی کۆمپانیەکان بترسابان لەوەی لە مەجای نەوەتدا کار بکەن بەڵام ئێستا شەڕە لەسەر ئەوەی کە کام کۆمپانیای بچێتە ناو ئەم بزنسەوە لە ڕاستیدا چونکە خۆتان دەزانن بۆتە یەکێک لە بنەما گرنگەکان لە هەرێمی کوردستاندا کە دەکرێت بڵێم شادەماری ئەو سەرچاوەداراییە کە بۆ هەرێمی کوردستانی دابین دەکا ئەوە حسابی ئەوە مەکە تۆ ئێستا ڕۆژێک نرخەکەی بەرزە و ڕۆژێک نرخەکەی کەمە بەڵام حەقیقەت وایە ئێمە پێمان ڕاگەیاندن پرۆژەی گەنمیش بەو جۆرەیە چونکە گەنم یەکێکە لە بەرهەمە هەرە استراتیجیەکان نەک لە هەرێمی کوردستان لەسەر ئاستی وڵاتان کە نەخۆشی کۆرۆنا دروست بوو زۆربەی هەرە زۆری وڵاتانی دنیا ینی دەرگای هەناردەکردنی گەنمیان لە وڵاتەکەی خۆیانەوە بە وڵاتانی تر قەدەغە کرد چونکە ئەمە یعنی اقتصادی وڵاتەکەی لەسەر بند بوو دەکرێت بڵێم ینی ژیانی خەڵک ئەو سفرەیە کە خەڵک ڕای دەخا لە ماڵەکەی خۆیەوە ینی بەرهەمێک کە لە گەنم دروست دەبێ بەلایانی کەمەوە لەسەر سفرەکە هەیە لەبەرەوە ینی سەراحەت ئێمە قسەمان لەگەڵکردن داوامان لێکردن چووە بەرهێنێک لە هەرێمی کوردستاندا سەرمایه‌دارێک دەتوانێت ئەم پرۆژەیە بکە بابێت ئێمەوە دەرگامان واڵایە یعنی جگەل لە سێ بڵین وەبەرهێنیان سەرمایه‌دار لە هەرێمی کوردستاندا کەسێکی ترمان نەدی کە ئەم پرۆژەیە لە ئەستۆی خۆی بگرێ لەگەڵ ئەوەی کە من ئێستاش دێڵێم ئەو سێ سەرمایه‌دارە بە سوپاسەوە یعنی گویان لە وەزارەتی کشت و کاڵ گرت و هاتن لەگەڵ ئێمە هەماهەنگیان کرد و ئێستا خۆشبەختانە گەیشتوینەتە قۆناغی کۆتایی ینی بە پێچەوانەوە ئێمە دەرگامان کراوەیەوە من ئەوە لێرەوە بانگشە دەکەم هەر کەسێک لەو پرۆژانەی کە ئێمە تەقدیممان کردووە بۆ بەرهێنان دەتوانێت ئەنجامی بدا وەکو وەزارەتی کشت و کاڵ هەموو کار ئاسانیەکی لە هەموو بارێکدا بۆ دەکەین بە دڵنیاییەوە ئێمە ئامادەیمان تێدایە و من بە شخصی بۆ خۆم هەر سەرمایه‌دارە کە دەیبینم
طموحی هەیە لە مەجالێک لە مەجالەکانی دیکانەی وەبەرهێناندا کاری کردووە داوام لێ کردووە بێت لە هەرێمی کوردستاندا ینی هەر لەم هەرێمەی خۆماندا بۆ خۆی وەبەرهێنان بکات جگە لەوەش لە ڕاستیدا بەڵێ ئێمە لەگەڵ هۆڵەندیەکان لەگەڵ سەرمایەدارانی وڵاتانی بڵین وڵاتانی عەربی لەگەڵ وڵاتانی دیکانەی دەوروبەرمان هەر کەسێک ویستی بێتی یعنی بڵین هاتبێتە لای ئێمە و لە دەرگای وەزارەتی کشتتوکاڵی دابێ پرۆژەکانی خۆمان خستۆتە بەردەمیان و من ئومێد دەکەم ئێمە بتوانین لەم بوارەشدا کۆمەڵێک سەرمایەداری بیانی ڕابکێشینە هەرێمی کوردستان بە تایبەتی لە بواری بەندا و سەرچاوەکانی ئاودا چونکە ئێستا کۆمەڵێک اقتراحاتی زۆر باشمان لەم بوارەدا بۆ هاتووە کە کۆمەڵێک کۆمپانیای گەورن کە لەسەر ئاستی دنیا لە مەجای دروستکردنی بەنداوانێکی ڕوونکەیتەوە چونکە وەزارەتی کشتتوکاڵانی تەرکیزەکە لەسەر بابەتە کشتتوکاڵەکەی کەمتر لەسەر بابەتی سەرچاوەکانی ئاوکە بۆ خۆی بابەتێکی زۆر گرنگە دەکرێت هەندێک لەو بابەتەش باز بکەی ئەوانەی کە لە پلانی ئێوە بەڵێ بەتەکید ئەم بەڵێ بەتەکید زۆر گرنگە چونکە ئاو یەکێکە لە سەرچاوە هەرە گرنگەکان خۆ ئەگەر ئاو نەبێ ئێمە ناتوانین کشتتوکاڵیش بکەین و ژیانیش نامێنێ لە ڕاستیدا لەبەرەوەی ئێمە بۆ ئەوەی کە بتوانین سوود لەو سەرچاوە ئاویانە وەربگرین چ لە ناوخۆی کە لە چ لە ناوخۆی هەرێمی کوردستانن چ لە دەرەوەی هەرێمی کوردستان دێنە ناو هەرێمی کوردستانەوە ئێمە کۆمەڵێک بەنداوی گەورەمان اقتراح کردووە بۆ ئەوەی کە بە سیستمێکی تازە کە سیستمی یعنی کاری هاوبەشە لە نێوان کەرتی تایبەت و کەرتی گشتی دروست بکرێن بۆ ئەو مەبەستە کۆمەڵێک سەرمایەداری بیانی ئێستا اقتراحاتی خۆیانیان پێشکەش کردووە کە وڵاتی سینی تێدایە ئیتالیای تێدایە ئەڵمانیای تێدایە کۆمەڵێک وڵاتی تێدایە کە دەیانەوێت لە هەرێمی کوردستانە لە مەجای دروستکردنی بەندا و کار لەگەڵ ئێمە بکەن وەکووتم بەو نیزامی کە پێی دەوترێ نیزامی کاری هاوباش لە نێوان کەرتی تایبەت و کەرتی گشتی PPP کە بە خۆشحاڵیەوە لە 1-2 هەفتەی ڕابردوو بڵێن ئەنزیمەکەی پەسەند کرا لە ناو کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیراندا و بۆ هەمان مەبەستیش ئێمە لەگەڵ ئەنجومەنی وەزیران لیژنەیەکی مشتەرەکمان دروست کردووە لە نێوان وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو لەگەڵ ئەنجومەنی وەزیران بۆ ئەوی بەوردی بتوانین دراسی خواستی ئەو کۆمپانیا گەورانە بکەین بزانین لە بەرامبەری ئەوەی کە چونکە حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕاستیدا پارەی نییە لە ئێستادا بۆ دروستکردنی ئەو بەنداوانە بیداتە کۆمپانیایەکان بەڵام لە بەرامبەر ئەوەدا کۆمەڵێک شتی تر هەیە کە میکانیزم و وردەکاری وردن کە دەبێت لەگەڵ ئەو کۆمپانیانە ڕێککەوین لەسەری چونکە تۆ کە بەنداوێکی گەورە دروست دەکەی ڕاستە ئاوگل دەداتەوە بەڵام ناوچەیەکی گەشتیاری دەخڵقێنێ سەرچاوی سامانی ماسی زیاد دەکا و جگەلەوەی کە ناوچەیەکی گەشتیاریە کۆمەڵێک ڕوبەری زۆر بەراو دەکا کە لە بواری دەکرێت بڵێم کشتتوکاڵیدا دەتوانرێت سوودی لێ ببینرێ هەموو ئەمانە تاقە و وزەی کارەبا بەرهەم دەهێنێ هەموو ئەمانە لە زمانی ئەو پاکێجانەدا دەبن کە لەگەڵ ئەو کۆمپانیانە کاری لەسەر دەکرێت بۆ ئەوی ئێمە بتوانین سوود لە ئاوی بڵین سەرچاو ئاویەکانی خۆمان وەربگرین و لەو بەنداوانە وەربگرین جگە لەوەش لە پرۆژەی بڵین گەیاندنی ئاو بە چێلگەکانی خۆمان بە چێلگە کشتتوکاڵیەکانمان کە پرۆژەی ئاودێری پێدەوترێ دووبارە بە عینە نیزام ئێستا ئێمە سەرقاڵی ئەوەین کە ئامادەکاری بکەین بۆ ئەوەی لە بۆردی باڵای پەرەپێدانی کشتتوکاڵدا پەسەند بکرێ ئەویش بتوانین لەگەڵ کەرتی تایبەت بە هەمان شێوە ئەو بگەێنینە سەر چێلگەکانی جوتیاران بۆ ئەوی کە جوتیارانی خۆشەویست سوودمەند بن و ئاوی خۆشمان بە شێوازێک ڕێک ینی بڵین ئیدارە بدەین کە کەمترین بە فیڕۆچوونی هەبێت. باشە کاتم کەم ماوە دەمەوێت کۆتایی قسەکانت چۆن دەڵێ یعنی بەرچاوڕوونیەک بێ بۆ جوتیاران هەموو ساڵێک طبعاً ئەو بابەتە هەیە کە زۆر جوتیار خەمسار دەبن دەکشێنەوە کارەکە ناکەن چه هاندانێک تێ بۆی بۆ ساڵی ئایندا نەک بکشێنەوە بەرهەمەکانیان باشتر و زیاتر بکەن چ بەڵێنێک هەیە بە جوتیاری بدەی ئەوانی کە دانەوێڵە کار دەکەن ئەوانی کە سەوزا ئەوانی کە میوە دەکەن چەند ساڵی تر ئەم جوتیارانە بەرهەمیان دەفەوتێ ساڵێکی تر هەر بە هەمان شێوە دەبێ یان 150 ئەم ساڵیان دەفەوتێ شتێکت لەبەر چاوە پێیان بڵی کاک ئارام من پێم خۆشە ینی بڵێن بەسەراحەت هێندە قسە لەسەر ئەم بابەتە بکەمەوە بە کورتیش لە ڕاستیدا ئێمە ئەمساڵ پلانمان وا بوو ئەگەر ئەم دۆخی کۆرۆنایە نەبایە ئێمە لە هەموو بازاڕەکە لە هەموو ببورن پارێزگاکان و شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستاندا بازاڕی میلیمان دروست دەکرد و لە ئێستاشەوە ئێمە سەرقاڵی ئەم پرۆژەیە دەبین بۆی لە ساڵی ئایندا پێش ئەوەی کە بەرهەممان بکەوێتە ناو بازاڕەوە ئێمە بازاڕە میلیەکان حازرکەین بۆی جوتیار ڕاستەوخۆ لە چێلگەکەی خۆی
خۆیەوە بەرهەمەکانی بگوازێتەوە ناو ئەو بازاڕانە و ساغی کاتەوە ئەوەی کە گرفت بوو ئیمساڵ من بەڕاستی لەگەڵ ئەوەی کە لەلایەک خۆشحاڵم و لەلایەکیش نیگەرانم خۆشحاڵیەکەم بۆ ئەوەیە کە ئێمە سەرەڕای قەدەغەی هاتوچۆ سەرەڕای کەرەنتینە سەرەڕای هەموو ئەو بربەستانەی کە لە بەردەمی جوتیار بوو لە وەرزی داچاندن و جووتکردن و داچاندن و تۆکردن ینی بڵێن پەین و هەموو ئەوانەی کە پەیوەستە بە خزمەتکردنی چێڵگەکان ئێمە وەکو وەزارەت پشت و کاڵ بچووکترین کەم تەرخەمیمان نەکرد بە بەردەوام ئەزگاکان لەسەر خەت بوون بۆی جوتیارەکان بچنە سەر چێڵگەکانی خۆیان و خەڵک بچێتە گوندەکان بۆ ئەوەی کە زۆرترین ڕێژەی کشت و کاڵ بەهێنرێکەوە ئەرچی وەزارەتی کشت و کاڵە بە خۆشحاڵی ئەوەی کە خۆشحاڵم دەکە ئەم ساڵ وەزارەتی کشت و کاڵ توانی زۆرترین هاندانی هەبێ و زۆرترین بەرهەمی کشت و کاڵی بێتە ناو بازاڕەکانی هەرێمی کوردستان ئەوەی کە نیگەرانمان دەکا ئەوەیە کە بازار وەکو پێویست بۆ ساغبوونەوەی بەرهەمەکانیان نەبوو کە لە ڕاستیدا دەکرێت بڵێم ئێمە وەکو وەزارەتی کشت و کاڵ بەتەنها بەرپرس نین لە ساختکردنەوەی ئەو بەرهەمانە یعنی کۆمەڵێک وەزارەت بەیەکەوە دەبێ هەماهەنگیمان هەبێ بۆ نمونە وەزارەتی بازرگانی ئەرکی سەرەکیەتی کە کارگەکانی بڵین دۆشاوی تەماتە کارگەکانی تعلیب لە هەرێمی کوردستاندا کە لە زمانی سەلاحیەت و دەسەڵاتی ئەوانە نۆژەنی بکەنەوە بەگەڕی بخەنەوە لەگەڵ ئێمە هەماهەنگی بکەن بۆ ئەوەی کە عقد لەگەڵ جوتیارەکان بکەین وەزارەتی ناوخۆ ئیمساڵ بە حکمی بڵین نەخۆشی کۆرۆنا و قەدەغەی هاتوچۆی ڕاکەن لە نێوان پارێزگاکاندا کە ئەمە بەڕاستی مای نیگەرانیە کە جوتیارێک نەتوانێت بەرهەمەکەی لە پارێزگای هەولێرەوە بگوازێتەوە دهۆگیان سلێمانیان بە پێچەوانەوە یاخود لە علوەکانەوە ئێمە بە درێژایی ئەم ساڵ کە قەدەغە بووە یەک ڕۆژ ئێمە نەمان هێشتووە دەرگای علوەکان دابخرێ بە تەکلیف لەگەڵ ئۆپەراسیۆنی پارێزگاکان و وەزارەتی ناوخۆ بۆ ئەوەی کە بەرهەم بگاتە علوەکان بەڵام لە علوەکانەوە دووبارە بۆ چێشتخانەکان بۆ هۆتێل